مامۆستا زۆر کات قسەی دایکم دەشێنم بەڕاستی لە هەوڵدانی بۆ ئەوەی کە قسە لەگەڵ چەند کەسانێک بکەم کە زۆر غەدریان لێ کردوم و منیش نامەوێت بەڕاستی بە هیچ شێوەیەک قسەیان لەگەڵ بکەمەوە. باش تر ئەوە پرسیارەکەمە هیوادارم ڕوون بێ لەلات. قوربانگیان بەڵێ. خۆی گەورە فەرمێت ئەگەر دایک و باوک موشریکیش بوون باشە فەلا تطیعهما بە قسەیان مەکە لە خراپەیە. بەڵێ. هەر کاتێ ئەمر و فەرمانێکیان پێت کرد بۆ خراپە بوو بۆ تێکدان بوو ئەوە بە قسەیان مەکە، بەڵام وصاحبهما فی الدنیا معروفە، لە دنیاە چاکەکار بە لەگەڵیانە تا ئەتوانی باش بە لەگەڵیانە. ئەگەر ئەو کەسانی کەوا دایکت تەکلیفت لێکەن ئاشتەوە بە لەگەڵیانە و نزیک بەرەوە لەگەڵیانە، ئەگەر ئەزانی بەڕاستی ئەمانە شیاوی ئەوە نین تێکەڵیان بی، شیاوی ئەوە نین لیان نزیک بیتەوە، ئەگەر لیان نزیک بوویتەوە زەرەرت لێ ئەدەن، زەرەر لە خۆت، لە ماڵت، لە خێزانت، ئەبنە مایی فیتنە بۆ خۆت و بۆ مناڵەکانت، ئەتوانی بە قسەی دایکت نەکەی قوربانگیان. مامۆستاجان وەڵی مامۆستا حەز دەکەم ڕوونتر بێ لەلات تا توانیم قسەم بەقلە قسەکانی دایکم دەرنەچم هەموو کات سەردانم کردن هەموو کاتێک لە کاتی خۆشی و ناخۆشی لەگەڵیاندا بم، بەڵام کە گەیشتە کاتی فیتنەکردن و ئابڕۆبردن و شتانە ئیتر بڕیارم دەکات چیان نەکەم و تا هەتاتایە وازیان لێبێنم. ئیتر لە ئێستادا دایکم پێداگیری دەکە کە ئەحواڵیان پرسم یاخود لیان بپرسم، بەڵام من ڕەتی دەکەمەوە بەڕاستی. قوربانگیان طبعا خزمایەتی جیاوازە لە خەڵکی بێگانە جیاوازە، چونکە بتوێنێتەوێ ئەڵێ خزمەکە ئەگەر گۆشتی شت بخوای یەشقانت ناشکێنێ، بەڵام ئێستا بەداخەوە ینی یەسقانیش ئەشکێنێت، کەسایەتیشت ئەشکێنێت تا ئەو کاتێ ئەتکوژێ و لە دوای مردنی شەروازت لێ نایێنێ. بەداخەوە کۆمەڵێک ینی صیفەتی ناشرینە ناو خزمە پێیا بووە، ینی هەندێک خزم هەیە واللهی حەز ناکانی نۆ کە تەبێ خۆتی پێ بخورێنیت، واللهی حەز ناکات، ینی حەز ناکات سیارەتە بێ، حەز ناکات خانوتە بێ، حەز ناکات جلێکی جوانت لە بەرابێ، حەز ناکات خەڵک ڕێزت لێ بگرێت. ینی ئەمە هەیە، ینی ئەمە بەدیەکرێت.